هات و نێرگز بە باوەڕی تۆ ژن لە مێژووی هوەر و ئەدەبیاتدا چ ڕۆڵێکی گێڕاوە و ناوی کام لەو ژنە مەزنانە دەهێنێت کە کاریگەری نەمرانیان لەم بوارەدا جێهێشتووە؟ خاتوڤیان ئەگەر بگەڕینەوە بۆ مێژووی پەیوەندی نێوان ژن و ئەدەبیات و هونەری مۆسیق بەڕاستی شۆکێنەرە. با لە میسۆپۆتامیاوە دەست پێ بکەین. شارستانیەتی سۆمەریەکان یەکەمین شارستانیەتی جیهان شاژنێکمان هەیە بە ناوی شاژنە پوابی. ئەم شاژنە لە کاتی مردنی لەگەڵ ئامێرێکی موسیق دەنێژرێ. ئەمە پێمان دەڵێت کە ژن ڕاستەوخۆ پەیوەندی لەگەڵ ئامێری موسیق یاخود هونەری موسیقدا هەبووە. یەکەمین کەسی ناسراوی جیهان واتە کە لەسەر نووسینەکانی یاخود لەسەر شاکارەکانی ناوی خۆی نووسیوە، ئەویش شازادە ئێنهێدوانای کچی سەرجۆنی ئەکەدیە کە پێش 4300 ساڵ بەر لە ئێستا ناوی خۆی لەسەر شاکارەکانی نووسیوە. 42 هۆندراوی دۆزراوەتەوە بە زمانی سۆمەری، یەکێکیان لەو هۆندراوانە 154 دێڕە. ئەو 154 دێڕەی بۆ خواوەندی سۆمەری ئینانا نووسیوە. لە هەندێک دێردا هەستەکانی خۆی دەردەبڕێ کە چۆن لە پەرستگا دەریان کردووە، چۆن ژیانی تاریک بووە، چۆن داوای هیواکە لە خواوەندی سۆمەریەکان ئینانا. با بچین بۆ شارستانێتی یۆنانیەکان. 1200 ساڵ بەر لە ئێستا خاتوونێکمان هەیە، خاتو کاسیا، ئاوازی موسیقی نووسیوە بەدەستنووس. 845 ساڵ پێش لەدایکبوونی باخ و 916 ساڵ پێش لەدایکبوونی مۆزارت و 930 ساڵ پێش بتۆڤن ئاوازەکانی نووسیوەتەوە. هەتا ئێستاش لە کلساکانی ئۆرتۆدۆکسی ئوسترالیا ئەوروپا دەژەندرێ. هەر وشەی موسیقمان هەیە. وشەی موسیق ڕاستەوخۆ پەیوەندی بە ژن و داهێنانەوە هەیە. لە میتۆلۆژی یۆنانیەوە وەرگیراوە کە گوزارش لە 9 کارەکتەری ژنەکە کە هێمان بۆ گۆرانی و شعر و سەما و زانست و مێژ و ژن لە پێگێکی باڵای بەرزی هونەری موسیق و فەرهەنگ بووە. دەستخۆش، سوپاس بۆ ئەو زانیاری پێی داین